کاتێک سەردانی شوێنی کارەکەی دەکەیت مێژووی شارێک دەبینیت کە بەشێک لە وێنەکانی بۆ هەفتاکانی سەدەی ڕابردوو داگەڕێتەوە. محەممەد مەهدی وێنەگر کە ئێستا بە خاوەن گەورەترین ئەرشیفی وێنەی شاری کۆیە ناو دەبرێت، وەک خۆی دەڵێت گشتەمەنی بۆ کارەکەی تەرخان کردووە و خۆشحاڵە بەوەی مێژووی شارەکەی بە وێنە نووسیوەتەوە. من ناو محەممەد مەهدی محەممەدە لە ساڵی 1955 لەدایک بوویمە، لە ساڵی 1974 بووم بە پێشمەرگە، لە ساڵی 1975 نسکۆی شۆڕش گەڕامەوە. لەو کاتەوە لە 75ەوە دەستم بەکاری وێنەگری کردووە. یەکەم جار دەستم بە کامێرەی شەمسی، ئەو کامێرەیە کە وێنەی شەمسی بە ماوەی 3 دقیقە دەردەچوو، چونکە دەستی ڕەسامیم هەبوو حەزم لێبوو کە ببم بە وێنەگر. لا سەردەمی ڕژێمی بەعس و بەر لە ڕاپەڕین ساڵانە محەممەد بەشداری لاکردنەوەی ئاگری نەورۆز کردووە و چەندین جار ڕوبەڕووی هەڕەشە و گرتن بۆتەوە، بەڵام کۆڵی نەداوە و ئەمە ژوای کردووە هاوڵاتیان نازناوی نەورۆزی پێ ببەخشن. لە نەورۆزی ساڵی 1970 کە حکومەت کە تەماشای کرد لە هەموو ماڵێک ئاگرکراوە، ناچار مندەڵعەکەی سەحب کردەوە بۆ ناو ئاسکەر و هیچی پێ نەکرا، بەڵام ئەگەر بێت و چەند کەسێک لەم شارەدا ئاگری کردباوە خانەکەیان ئەگەر تێبەدەنا. ئەم فۆتۆگرافەرە خوازیارە دوای خۆی نەوەکانی ڕێچکەی ئەو بگرن و ئەرشیفەکانی بپارێزن. ئەچمە ماڵەوە کامێرەم پێ دێمەوە دەرەوە کامێرەم پێە و ئەوەی کە چەند ساڵە گرتومە و پاراستومە داوا لە مناڵەکانیش مەکەم کە ئەوانش بیپارێزن وەکو من، چونکە ئەوە مێژوویەکە بۆ شاری کۆیە. تاکە سەرچاوەی داهات و بژێوی ژیانی محەممەد بەندە باپیشەکەی و ئاشکرای دەکات تا ئێستا خاوەنی هیچ موچەیەکی میری نییە. لا قەزای کۆیەوە کاروان نازم، گەلی کوردستان.